زۆر سپاس بۆ ئێوە لێرەوە ئەمەوێ سپاسی ڕێکخراوی ڕێباز فاوندیشن بکەم سپاسی کاگیواکۆی سپاسی مامەستا شارا بکەم کە ئەم پێشنگایان بۆ ڕێخستین هەر لێرەوە لە ڕۆژی گیانی کەمەندامانە پیرۆزبایی خۆم لە تەواوی کەمەندامانی کوردستانەکەم نزیکەی 35 تابلۆ بەشداریم کردبوو کارەکانم کاری سروشتی بوون با گشتی کاری سروشتی لەسەر سروشتی کوردستان لێرە بەشداریمان کردبووی ئێمە ئەمڕۆ ئەو یادەمان بەرزڕاگر ڕۆژ لە هاوڵاتیان ئەوانە کە دێن لە ماوەی دوو ڕۆژەدا بەشداری پێشانگاکە دەکەن پێم خۆشە سەرنج بدەنە تابلۆکانم و هەر ڕخنەوە پێشنیاریکان هەبێ منێخمە سەر چاوم سەرسەرم و پێشم حەزەکەم ئەو کەسانشی کە بەهرەدارن ئەوانەی کە لە شاغن چ ئەوانەی کە خاون پێدەویستی تایبەتن ورە و ئیرادیان هەبێەوە بتوانن کار و چالاکی ئەنجام بدەن و توانەکانیان وەگەڕ بخەن. تۆ بە چەند تابلۆ بەشداری کردووە لەم پێشانگایەدا؟ تقریبا بە 24 تابلۆ ئەی 25 تابلۆ. زۆر باشە. تابلۆکانی تۆ لە چ بوارێکدایە و گزارشتی لە چی کردووە لە تابلۆکانتە؟ وەڵا پێکاتەی ئاینەکان و زۆربەی تابلۆکانم باسی چیرۆکێکەکە ناتوان بڵم ئەمە تایبەتە بەوە ئەوە تایبەتە بەوە ئیتر باس لە ئافرەتەکە باس لە هێزی ئافرەتەکە باس لە ئازادیەکە ئەوانە. داواکاری چیە لە خەڵک و کەسانێک کە دێن بەشداری پێشانگاکە ئەکەن تا چەند گرنگەم تابلوانە لێەوە بکڕنەوە بۆی بەردەوام بن لەسەرم کاری خۆتان؟ وەڵا ئەگەر لێمانی بکڕنەوە بەردەوامی ئێمە دەرەخێنێ بۆ ئەوە کە بۆی بەردەوامی لە کارەکانمانەوە ئێمەش ئەتوانین بۆ شێوازی ئەوان کە لێمانەکڕنەوە ئەو مەبلەغی پێمانە درێ موادی پێ بکڕین بۆی بەشدار بین بە پێشانگای تر و بتوانین چاویان بڕەنگێنین بە کارەکانمان.